ڕۆژ دوای ڕۆژ مەترسیەکانی سەراسای شیعە لە عێراق زیاتر دەبێت. نەتەوە گرتوەکان هۆشداری دەدات سەبارەت بە مەترسیەکان و لە نوێترین راپۆرتی سەبارەت بە عێراق دەڵێت عێراق لەو 5 وڵاتەدایە کە مەترسی کەمئاوی و کەمبوونەوەی کشتوکاڵ و مەترسی وشکە ساڵی لەسرە. ئەم مەترسیانە لە کاتێکدایە کە عێراق خاوەنی هەردوو ڕووباری دیجلە و فڕاتە، بەڵام لە چەند ساڵی داهاتوو مەترسی لەسەر کەمبوونەوەی ئاوی هەردوو ڕووبارەکەش دەبێت. کاریگەریەکانی کەمبارانی لەم ساڵدا کاریگەری زۆری لەسەر بڕی ئاوی گلدراوە لە عێراق و هەرێمی کوردستان دروست کردووە. گوتەبێژی وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستانیش دەڵێت نەبوونی بودجە بۆ دروستکردنی پۆند و بەنداوی زیاتر قەیرانی کەماوی زیاتر کردووە. کاریگەریەکانی وشکە ساڵیمان بە پرۆژە و پلان و ڕاستپاردە و داواکاری ڕاگەیاندووە، بەڵام ڕاستی هەم لە ئاستی عێراق حکوومەتی عێراقی ئەوە جددی نییە بۆ ڕێبەربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. دەبینی قەیرانەکان لە ئاستی خۆیان سەبر گەورەتر دەبن لەسەر ئاسایشی ئاو، لەسەر ئاسایشی خۆراک، لەسەر ئاسایشی نیشتیمانی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و عێراق. بڕی دابارین لەم ساڵدا مەترسی کەمبوونەوەی ئاوی کشتوکاڵ و خواردنەوە بۆ تەواوی دانیشتوانی عێراق دروست دەکات. لانە پەیوەندیدارەکان دەڵێن پێویستە جووتیاران واز لە سیستەمی کۆنی ئاودێری بهێنن کە ئێستا لە سەدا 75 گیان کاری پێدەکەن. جگە لە کەمی بڕی دابارین بەراورد بە ساڵانی ڕابردوو بە فیڕۆدانی ئاو یەکێکی دیکەیە لە کێشەکان. ئێستا بڕی ئاوی گلدراوەی بەنداوەکان لە عێراق تەنیا 11 ملیار مەتر سێجایە. ئیدارەدانی سەرچاو ئاویەکان بە تایبەت لە پرۆسی ئاودێریە. ئێمە زۆرترین ئاو لە عێراقا بەکاری لە سا 75 ئاوی عێراق بۆ پرۆسی ئاودێری بەکارێت، بۆ پرۆسی بەرهەمێنانی بەروبوومە کشتوکاڵەکان. لەمەشا تەکنیکی زۆر کۆن بەکارێت، زۆربەی و ئاوە بە فیڕۆ ئەدرێت. ئەگە تەکنیکی نوێ بەکاربێنرێت بڕێکی زۆر باش دەتوانین خەزنکەین و بە فیڕۆی نەدێنی و بەکاری بێنین بۆ بوارەکانی تر. پارێزگای سلێمانی خاوەنی دوو بەنداوی گەورەیە کە ئەوانیش دووکان و دەربەندی خانن. جگە لە بواری کشتوکاڵ پاش پاڵاوتنیاوەکە بۆ خواردنەوە بەکاردەهێنرێت بە شێوەیەک 192,000 هاوبەشی ئاو لە سلێمانی سوود لە پرۆژەی ئاوی دووکان و سەرچنار وەردەگرن. ئەوەی کە پێویستە کە بتوانین لە ئاسی ستاندەردی جیهانیە بتوانین کە بەبێ کێشە ئاو بین بە هاوڵاتیان نزیکەی 450,000 مەتر سێجا بۆ 480,000 مەتر سێجا ئێمە ئاومان پێویستە بۆ ناو شاری سلێمانی کە بتوانین بە 3 ڕۆژ جارێک و لە کاتی خۆیان ئاویان پێبین، بەڵام بەڕاستی ئێمە ناگەین. بڕی بارانبارین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە. بە جۆرێک بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی هەولێر دەڵێت ئەم ساڵ تاوەکو ئێستا تەنیا 117 ملیم بارانباریوە کە چارەکی ساڵی ڕابردوو دەکات و لە پارێزگای سلێمانیش ئەم ساڵ 390 ملیم بارانباریوە لە کاتێکدا ساڵی ڕابردوو 586 ملیم بارانباریوە. ڕۆستەڵاح کەناڵ 8 سلێمانی.